هەرگیز دەستبەرداری ئەوە مەبە کە تۆ بەڕاستی چیت دەوێت. ئەو کەسەی کە خاوەنی کۆمەڵێک خەونی گەورەیە زۆر بەهێزترە لەو کەسەی پێی وایە هەموو ڕاستیەکانی لەلایە. نووسەری ئەمریکایی هێرت جاکسن براون وا دەڵێت. سڵاو و خۆشەویستی ئێمە قبول بفەرمونون لە واشنگتن دیسیەوە شاد بووینەوە بە دیداری ئێوەی ئازیز. یونسکۆ 66 شاری لە تەواوی جیهاندا بە تایبەتمەندیە جوان و سەرسامی و جیاوازیەکانی خۆیانەوە دیاری کرد. لەناو ئەو هەموو شارانەی جیهاندا 2 شاری کوردی بوون بە گوڵبژێری شارەکانی دنیا. شاری سلێمانی خۆشەویست وەک شاری وێژە و ئەدەب، سنەی هەمیشە سەوز وەک شاری مۆسیقا. بەڕێوەبەری گشتی یونسکۆ بڕیاریدا بە دەستنیشانکردنی سلێمانی وەک ئەندامێک لە UCCCN لە بواری ئەدەبیاتدا هەفتەی ڕابردوو ڕێکخراوی یونسکۆ شاری سلێمانی لە هەرێمی کوردستانی عێراق بە شاری ئەدەب و شاری سنەی لە کوردستانی ئێران وەک شاری مۆسیقا دیاری کرد کە ئێمە دەستەیەکی ڕاوێژکاری ڕێگەخین دامەزرێنین کە گەورەتر بێ لە هەیکەلێتی ئیداری پارێزگای سلێمانی ئەما بێ بچێتە ئاستی زانستی و ئەکادیمی و ئەدەبی و ڕۆشنبیری خۆیەوە واتە زانکۆی سلێمانی وەک پارێزگای سلێمانی دەستپێشخەریەوەکە کە خۆی بچێتە ناو ئەم تۆڕەوە کە دروستیەکە نەک تۆڕەکە بێنێتە ناو خۆیەوە چونکە کارەکە لە کاری دەوڵەتداری و لۆکاڵی گەورەترە کارێکی نێودەوڵەتیە. سلێمانی لە 246 واتە لە 246 شاری هەڵبژێردرا و کردو یەکێک بەو شارانە. ئەمە ئەرکێکی ناوخۆیی کردو بە ئەرکێکی نێودەوڵەتی کارێکی گەورەیە. ئێمە دوای ڕاگەیاندنی ئەمانە و دەستەیە دروست دەکەین و ئەرکەکانی خۆمان لە نێوان هەموو ئەمانەدا بەشەکەین. شاری سلێمانی بە شاعیر و نووسەرە هەڵکەوتووەکانی و مێژووی دەوڵەمەندی ناسراوە. خەڵکەکەی خۆشەویستێکی بەرچیان بۆ ئەدەب هەیە و ئەمەش لە قەرەباڵغی کۆڕی شعری و گفتوگۆکانی و ناونانی شەقام و پارک و باخچە گەورەکانی بە ناوی شاعیرەکانەوە دەردەکەوێت. شاری سنە لە کوردستانی ئێران شوێنی هەڵکەوتنی چەندین مۆسیقاژەنی گەورەیە. هەموو ساڵێک فستیڤاڵی دەف لە شاری سنە کە نزیکەی هەزاران دەڤژەن تێیدا کۆبنەوە چاوی دنیا بۆ خۆی ڕاکێشێت. ڕێکخراوی کەشکۆڵ کە ڕێکخراوێکی ئەمریکی کوردیە ڕۆڵێکی سەرەکی بینیوە لە پێشنیازکردنی سلێمانی وەک شاری ئەدەب. دڵخۆشین بە دروستکردنی لیژنەی ڕاوێژکاری کە نوێنەری تێدا دەبێت لە هەموو شوێنێکی شارەکەوە. کۆمەڵێک نوێنەر کە قسەمان لەگەڵدا کردوون هەروە کۆمەڵێک خەڵکی نوێ کە بڕیار وایە بیان بینین. دڵخۆشین کە کار لەسەر ئەرکەکانی ئەم ناساند نەبکەین. هەروەها دڵخۆشین بەو هەموو ڕاهێنان و پێشکەوتن و هەلی کار و یارمەتیە ڕاستەوخۆیە کە ئەو ناساندنە پێشکەش بەم شار و دانیشتوانی دەکات. زۆر خۆشحاڵین کە بەشێکی لەم پرۆژە گرنگ و جوانە. ئەم پێشهاتە کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە لەناو هەوڵاتیانی شاری سلێمانیدا. هەندێک خۆیان بە خۆشحاڵ ئەبینن و سلێمانی بە شایان ئەزانن، هەندێکیش پێیان وایە کە کەموکوڕی زۆر هەیە و پێویستە خزمەتی زیادری ئەدەب و ئەدەبدۆستان بکرێت تاکو لە ئاستی ئەم نازناوەدا بێت. شاری سلێمانی زیاتر لە شارەکانی تر گرنگی بە لایەنی هونەر بەگشتی و لایەنی ئەدەبیات بە تایبەتی ئەدات و شاری سلێمانی لە چاو شارەکانی تر ئەبینین کە چەندین کەڵە با بڵێن شاعیر و هونەرمەند و چیرۆکنووس و ئەدیبی تا هەڵکەوتووە و ناو بە ناویش هەرچەنە تا حەدێک قسوورێک هەیە بەڵام بەسەر ئەکرێنەوە. ینی من خۆم لێرە بەشداری چەندین کۆڕی شاعیرانم کردووە کە بەسەر ئەکرێنەوە ئیمزای کتێبەکانیان ئەکرێ ئەتوانین ڕوبەڕوو بیان بینی. گرنگە تۆ بتوانی لەگەڵ نووسەرێک کە تۆ شەیدای نووسینەکانیت بتوانین ڕوبەڕوو چاو پێ بکەوێ ئەوە با بڵێ وەجهەیەکی تر دروستەکە بۆ خوێندنەوە. بەڵێ من بەشایانی و نازناوەیە بینم. طبعا ئەم وشەکار ئەم وشانی کە ئەم شو ناسانەکادر بەم شاروشتانە لە کۆنەوە هەیە بوونە یۆناان بە پایتەختی فەلسەفە لاوانە ناومرە یان ڕۆما لە نقطێکا بەخۆیان و تۆ شاری شاران و ئێمەم لە قەبانە ئەبین تەنابۆی کە تۆزە کاوەکە لە شێرانە خۆمانێکی بڵین ئێمە شەین لێرەیە. من خۆم شارەزایم زۆر نیە لە ئەدەبە بام ئەزانم کە بەو شتانێک کە ڕۆژ بە ڕۆژ بەریەکەوم بۆ کەسێکی سادەی ناو شارەکە کە چۆن بیرەکاتەوە لە چ دۆخێکە ئەژی بە دۆخی کتێب بە دۆخی نووسەر بۆ بازاریکردنە ڕووتە پیسە ناشینێکە بە کتێب و ئەدەبەوە ئەکرێ شەرمە من سەری ئاوێنەکەم بڵم من کەسێکی شارێکم کە بەخۆی ئەڵە شاری ئەدەب.
ڕێکخراوی یونسکۆ هەفتەی ڕابردوو لە لیستێکدا هەردوو شاری کوردی سلێمانی وەک شاری ئەدەب و سنەی وەک شاری مۆسیقا ناساند. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەرچی ڤیستیڤاڵ و ئاهەنگگێڕانە بە بۆنەی ژیان و زیندوەکانەوەیە، بەڵام لە مەکسیک ڤیستیڤاڵێکی شایستەی لێوڕێژ لە ژیان و سەما و مۆسیقا بۆ مردوەکان ساز دەکرێت. هەر ئەم فەرهەنگەش بۆتە داهاتێکی فەرهەنگی و سینەمایی بۆ وڵاتەکە. هەزاران کەس شەقامەکانی مەکسیکۆسیتیان بە سەما و کەڤاڵی کەل لەسەر و ئێسکا پەیکەری زەبەلاحەوە ڕازاندوتەوە. هەستاون بە سازکردنی چوارهەمین بەشی ڕۆژی جیهانی ئاهەنگگێڕان بە بۆنەی مردوەکانەوە کە لە هۆلیدەوە ئیلهامیان لێوەرگرتووە و بەشێکە لە کۆی ئەو ڤیستیڤاڵە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە پشووی ئەم هەفتەیەدا. هاوکات سەماکارەکان لە شکلی پەیکەرە ئێسکدا بەو ناوەدا بڵاو بوونەتەوە و بە دەنگی مۆسیقاکە دەجوڵێنەوە. ڕێخەری ڤیستیڤاڵەکە سیندی سانس دەڵێت. من لەو باوەرەدام خەڵک لە ڤیستیڤاڵەکانی مەکسیک و هەر شوێنێکی دیکەی کاتێکی خۆشیان دەبەنە سەر و یادی خۆشەویستەکانیان دەکەنەوە. ئەمەش بەشێکە لەو نەریتەی فەرهەنگیەی کە ئێمە هەمانە. جارێکی دیکە ئەم شارە دیمەنەکانیان لە فیلمەکەی جیمز بۆندەوە وەرگرتووە، ئەوەی ساڵی 2015 بە ناوی سپێکتر لەو فیلمەدا کەسایەتی دانیال کریچ دەستبەرداری ماسکە پەیکەری ئێسکەکەی دەبێت و بەناو ئاپورەی ئاهەنگگێڕاندا دەکەوێتە ڕێ. بە پێچەوانەی ڕۆژی مردووە شەڕانگێزەکانەوە کە چەندین خێزانی مەکسیکی ماوەیەکی زۆرە میوانداری دەکەن، بە تایبەتی لە ماڵەکانیان یان لە گۆڕستانەکان. سەلەستالیما مناڵەکانی هێناوە بۆ ئێرە و دەڵێت من لەگەڵ ئەوەدا کۆکم ئەم فەرهەنگە نوێیە تەنها لە چەند ساڵێک لەمەوبەرەوە ساز دەکرێت. لەبەر ئەوە ئەم ساڵ هاتین ئاڵتار ببینین و چێژ لەم فەرهەنگە نوێیە ببینین و ئیتر هەموو ساڵێک دێین بۆ ئێرە. لە ماوەی ئەم چەند ساڵەدا سازکردنی ڤیستیڤاڵەکان بە بەرفراوانی پەرەیان سندووە و لە ڕۆژانی پشۆکاندا بوونەتە جێی بایەخی هاوڵاتیان کە تیاندا چەندین هوەری سازکراوی ئینستاڵیشن لە شوێنە گشتەکاندا بە شێوەیەکی کاتی و بە هەمەڕەنگێکی بێوێنەوە ساز دەکرێت. ڕۆژی مردوەکان ڕێشەیەکی ئاینیشی هەیە. بەر لە هاتنی ئیسپانیەکان کۆمەڵگەی سەرەتایی ئاستێگەکان لێرە بوون، بەڵام ئەوان زۆربەی ڕۆژەکانی مانگی هەشتیان تەرخان دەکرد بۆ خوداوەندی مردوەکان واتە میکساکی هاتۆ. لەم چەند ساڵی دواییدا هۆلیوود هەستان بە وەرگرتنی ڤیستیڤاڵەکانی ڕۆژی مردوەکان بۆ سازکردنی کۆمەڵێک فیلمی سینەمایی بۆ نمونە فیلمی دزنی بە ناوی کۆکۆ کە لە ساڵی 2017دا دەرچوو کە بۆ هۆی ڕاکێشانی سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە چەندین ساڵە لە مەکسیکۆ ئەم نەریتە لە ئارایە، بەڵام هەوادارانی کەم بووبوونەوە، بەڵام ئەم فلیمانە بوونە هۆی بەرزبوونەوەی هەوادارەکانی. تا دیوارەکان بەهێز بن، تا ستەمکاری لە ئاستێکی ترسناکدا کۆمەڵگە بچەوسێنێتەوە، تا دێت ئەو دیوارانە دەبنە مۆتەکە و درزی گەورە شەبەنگی پێکەوە بوون و ژیان دۆستی دەیڕوخێنێت. هێشتا ئازارەکانی دیوارەکەی بەرلین پاش 30 ساڵ لە ڕوخانی لە یادەوەری و خەیاڵدانی ئەو کۆمەڵگەیەدا بەکاڵی ماوەتەوە. ئەو دەما وەگیەکێک لە کاتەکانی ڕەگرژی و لە هەمان کاتدا جێگای هیوایی چەرخی بیستەم دەمێنێتەوە. لەسەر تەلەڤیزیۆن دیمەنەکان بوون بە هیوای خەڵک. لە بەرلێن یەک شەو ژیانی مرۆڤەکانی گۆڕی. خەڵکێکی زۆر لە خۆرهڵاتەوە بۆ ڕۆژاوا دەهاتن و ئێمەش بە پێچەوانەوە دەڕۆیشتین. فلۆرین ئەو کات لە بەرلێنی ڕۆژاوا خوێندکار بوو. ئەو یەکێک لە هەزاران ئەو ئاڵمانیانە بوو کە ئەو شەو هێرشیان بردەسەر دیوارەکە و تێکەڵ بە ئوروپایەکی نوێ دەبوو. بۆ من لە ئەو کاتەدا مەترسی و پڕئالۆز بوو و چەند ڕۆژ دوای ئەوە بۆ دەردەکەوت چلۆن ئەو کات ڕووداوێکی مێژووی بوو. هێشتاش پاشماوەکانی دیواردیارن و بیرەوەری شۆڕشێکی ئارامی ئاڵمان لە بیرماوە و ئەو کەسانەش کە پێش شۆڕش گیانیان لە دەستدا. پێم وایە جگایەکی ئارام و جوانە کاتێک بۆ ئێرە دێی، بەڵام ئەوە هەمیشە بیرهێنەرەوەی ئەو شتەیە کە چی ڕوویدا. با هیوا بخوازین کە هەرگیز دووپات نەبێتەوە. دیمەنی تاریکتری ژیان لە ئەڵمانی خۆرهڵاتی کۆمونیست کە بە کۆماری دموکراتیک ناسرابوو هەرگیز لەبیر ناکرێت. موزەی شتاسی بەرلین ئەو پێشێلکاریانەی بە بەڵگەهان کە سەردەمێک پۆلیسی نەهێنی ئەڵمانی خۆرهڵات ئەنجامی دەدا. هەڵبەت هەمیشە هەستت دەکرد کە ئەوان چاودێری تۆ دەکەن، بۆیە حکوومەتێکی زۆر سەرکوتکار بوو. هێشتاش ئەو هەڵستایە کە داخوا ژیانی ئەو دەم چۆن بووە. لە موزەی بەرلین ئەوانەی بۆ سەردان دەچن دەتوانن تێدا بگەڕن و
ژیانی ئەو دەم ئەزمون بکەن یان هەر بە دیمەنەکانی ژیانی ئەو کاتی کۆمۆنیست پێ بکەنن. بێجگە لەو شتە نالەبار و خراپانە دکتاتۆری سۆسیالیستی ژیانێکی ئاسایش هەبوو. خەڵک بەو جۆرە ژیانە ڕاهاتبوون. ئەوان ژیانێکی باشیان هەبوو هەر ڕۆژەی تووشی سەرکوت نەدەبوون. ئەویش بۆ کەمینە بوو، کەمینەیەکی زۆر گرنگ، بەڵام تۆ دەبێت داستانی زۆرینەی خەڵک باس بکەیت. چاودێران دەڵێن دوای 30 ساڵ ڕوخانی دیوارەکە ڕاستێشی خوڵ هەیە ئەویش برلین یەکگرتووە، بەڵام ئاڵمانی خۆرهەڵات و ئاڵمانی ڕۆژاوە هێشتا لەگەڵ یەکتر بێگانن. هێشتا لایەنێکی بێڕێزی تێدایە. ژمارێکی زۆر لە ئەڵمانەکانی خۆرهەڵات لە بەرامبەر ئەڵمانەکانی ڕۆژئاوا یان ناوەندی ئەوروپا لە بەرامبەر ئەوروپای ڕۆژاوا ئاماژە بە ئەو ڕاستیە دەکەن کە سەرڕای ئەو هەوڵە زۆری داویانە، بەڵام وەک ئەوروپایەکانی پلەدوو یان ئەڵمانیەکانی پلەدوو ڕەفتاریان لەگەڵ دەکرێت. ڕاوەرگرتنەکانی ئەم دوانە دەڵێن زیاتر لە 53% ئەڵمانیەکان پیان وایە لە ئاکامی نەتەوە پەرستی لە خۆرهەڵاتی وڵات دیموکراسیەکان لە مەترسیدایە. هێشتاش باوەڕی ئەڵمانەکانی خۆرهەڵات بە حکوومەتەکانیان لەرزۆکە. ئەوەش هەمووی پەیوەندی بە کاتی ڕوخانی دیوارەکە هەیە کە پاکسازی درێژ و سەخت کرا. ئەوانەی ئەو کات دەژیان دەڵێن لە هەدەمێکدا هەڵەکرا ئاڵمانەکان هێشتاش بژارەکەیان دروست بوو. کاتێک بیر لە ئەو دەکەیتەوە کە چۆن بوو. تەنیا هەنگاوێک بوو کە دەبواە هەڵگیرابایە و تاوا دروستیش بوو گەرچی هەندێک شتیان لەباریش ئەنجام دران. 30 ساڵ دوای ڕوخانی دیوارەکە هێشتاش ڕووداوێکی جێگای بیرهێنانەوەیە، بەڵام هەندێکیش هێشتا ناڕوونیان سەبارەت بە ڕووداوەکە هەیە. کەسایەتیە کۆمیک و کارتۆنەکان هەرچەند مێژوویکی دێرینیان نییە، بەڵام لە نێوان ڕابردوو ئێستا و داهاتوودا بە زیندویی دەژین و ئاهەنگ و فیستیڤاڵی گەورەی بۆ ساز دەکرێت و ساڵانە لە پاریس چەندین خەڵاتیان بۆ ئەو مەبەستە ئامادە کردووە. سازکردنی فستیڤاڵێکی 4 ڕۆژە بۆ خەڵاتکردنی چەندین کەسایەتی نمایشکاری فیلم کارتۆن خەڵاتەکانی ئەنگوالیم کە لە بنەڕەتدا بە خەڵاتەکانی ئەلفرێد ناسرا، پاشان فیلم کارتۆنی ئاوک لە زیکی پۆست لەلایەن ئالیان ساینت ئۆگانەوە بوو. لە ساڵی 1989 ئەو ناوە گۆڕا بۆ خەڵاتەکانی ئالف ئارت بە شانازی بۆ ئەلبومی تەواو نەکراوی تینتین. ساڵ بە ساڵان فستیڤاڵە گەورەتر و بەرفراوانتر دەبێت. ساڵانە 40 بۆ 60 کۆمەڵە ئەلبوم ساز دەکەن. بە بژاردەکردنێکی فەرمی باشترین ئەلبوم هەڵدەبژێرن. خەڵاتەکان ئەوانیش دەگرێتەوە کە بە جوانترین و کارەمەترین شێوە خۆیان کردووە بە کەسایەتیە کارتۆنیەکان. ئەوەی خەڵاتی گراند پریکس وەردەگرێت دەبێت بە سەرۆکی فستیڤاڵەکە لە ساڵی داهاتوودا. هاوکات خەڵاتەکان و نووسەرانەش دەگرێتەوە کە باشترین سیناریۆ و پەرتووکی فیلم کارتۆنیان نووسیوە، ئەوانەش زنجیرە فیلم کارتۆنیان ساز کردووە. هەروەها خەڵاتیش دەدرێت بە یەکێک لە کۆنترین کۆمیکەکان کە تا ئێستاکە ڕەواج و بینەری هەرماوە. سەرباری ئەوەی چەندین هۆکاری گواستنەوە و کار ئاسانی بۆ هاوڵاتیان لە شارەکاندا بوونیان هەیە، بەڵام لەم ساڵانەی دواییدا سکۆتەری زیرەک و پاسگیری کرێ پەیوەندیەکانی هاتوچۆی هاوڵاتیان و گەشتیارانیان خۆشتر کردووە. پەیامنێری دەنگی ئەمریکا لە واشنگتن راپۆرتێکی لەو بارەوە بۆ ناردین. سکوترین کهربای یانجی ای سکوتر دهنا دیدن کل دورماندوری رایان واشنگتن دی سی دزفرن. اف سکوتر یا رنگارنگ گلک دبال کشن بوان گشتیارن سردانا پایتخت امریکا دکن. گلک زیم بوینه بجارک بوان کسین دوین بچنه جهگی و برنکوید به تاکسیه بچن. و بوان کسین که حس نکن لحیویا پاسه بمینن یانجی به پیا بچن. ام همی پیکولان دکین دا کوفتر ریان با هولاتیان و گشتیاران دابین بکین. ریان ارزانتر. وسا دیاره اوه ده ریه که آبوریا باش بید و هر وسا بو جنگه جی باشه. لی همی کس و سانا بینن. هندک خلق بزاریا خوش زده بونه هجمار سکودرین لسر جادان دبینن. اندام جواتا با جروانیا دیسی میری چک یا ساک یا دانای جبو قدقه کرنه هاجوتنه جدهی شف حتی چاریس پیده جبو کم کرنا ریدانن دنافتاریه دا. کار بدستک جو کمپانیه که سکوتر یه نرازیه لسر به قدقه کرنه هاجوتنال درنگی شف و یه رشته لسر که سکوتر به تمامید بزیانن اگر سیار بو پیگیری بیاسام بکد لیدو کسی نابینی که کلاوین پاراستنه بکار بینن. دناف ابامدا گلک بسانهی نویسی لسر رخین ریکان نهاجون بلکو دناف هلن پایسک لادا لسر جادا بهاجون هم تشتکادی دکین جیو فنسینگ دوی اپیدا نقشه هیا نشان دادت گودکاری چریا بکار بینی یان بکار نئینی.
هەش کۆمپانیên جیاواز لە دیسی خزمەتگوزاریya ئیسکولەران pêşkêş dikin ku rojane hezarihan kes bikardînin. Ev rêla dibêjît ku ew duma tirsîdar nînin li ser xelkî. Di mavê heş heyvan de 150 rûdan hatine tomarkirin. Ez dubare dikim. Kêmtirî 25 rûdanan di demê rojava bûnê dabûn û sebara corên birîndarbûnê min pêzanîn nîne. Hindek kompaniyên Skoder rahênanan pêşkêş dikin bû wan kesên ku bû êkem car siyar dibin. Lê bi hirapitiriya xelkî gulavên parastinê bikar nayînin. کاتەکان پێویستیان بە ئومێدی تازە هەیە وەک دەریا کە هەمیشە پێویستی بە شەپۆلی تازە هەیە وەک شەو کە هەمیشە پێویستی بە ئەستێرەی تازە هەیە. بەختیار عەلی وا دەڵێت. بەختەوەری وەستاوە لەسەر خودی خۆمان. ئەڕستۆی فەیلسوف وا دەڵێت. ساڵانە لە ئیتالیا هەر وەک فەڕەنسا فیستیڤاڵی گەورە ساز دەکرێت بۆ کۆمیک و کەسایەتیە فلیم کارتۆنەکان. بەهۆی ئەم ئاهەنگەوە ساڵانە سەدان هەزار گەشتیار و هاوڵاتی ئیتالیا سەردانی ئەم شارە دەکەن. لە سپایدەرمانەوە تا ماریۆ هەزاران هەواداری کەسایەتی کۆمیک و کارتۆنیەکان لە لۆکا لە ئیتالیا کۆبوونەتەوە بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی لۆکا کۆمیک و گەیمسی ساڵی 2019. ئەم فستیڤاڵە 5 ڕۆژ دەخایەنێت. شارەکەی چاکی ناوەڕاست پڕە لە کۆشک و تەلاری سەردەمی ڕۆشنگەری. هەزاران نمایشکار بە پۆشاکی کۆمیکانەوە هاتوون بۆ ئەم ناوەندە میژویە دیێری نەبوو نمایشکردن و یاری دیجیتال. ساڵی پێشوو 250,000 میوان سەردانی ئەم شارەیان کرد بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵەدا و نزیکەی 19,000 هەواداری کۆمیکەکان لە دەرەوەی ئیتالیا هاتبوون. بێچۆ پشیلەکانیش لە زوربەی ویلایەتەکانی ئەمریکا ماڵیان هەیە. بە جوانی بەخێو دەکرێن و ڕۆژانە خەڵک دێن بۆ سەیریان و یاریان لەگەڵدا دەکەن. ئەگەر هات و کەوتیتە خۆشەویستی لەگەڵ یەکێک لەو پشیلانەدا دەتوانیت بیبیتەوە بۆ ماڵەوە و بەخێوی بکەیت. ژوورێکە پڕ بە پشیکن جوان کو تەمەنن وان دناوبەرە 3 بۆ 5 مەهانە جەهێکی پڕ خۆشە ji بۆ وان کەسن دخوازن بە پشیکان را بلیزن. لێ ئەف کافەیە نەتەنە ji بۆ وەیەکەیە. ئەف کافێ هاتیە دامەزراندن ji بۆ ku خەلک پشیکان ji wir bikire. Ev pişîk û têşkin wan ew in yên ku li ser cadê hatine rizgarkirin. Bîrûka avê kafê ew e ku em pişîkan jilaneyan derdixîn ji ber ku piraniya wan tên kuştin. Ama jilaneyên ajalan derdixîn û dînîn kafeya xwe. Em wan amade dikin da ku xelek wan bikirin. Di navbera meha 3 û meha 10 de laneyên ajalan pir dibin bi pişîkan û têşkin wan ji ber ku ew dema xwedîkirina pişîkan e. Loma têşkin wan zêdetir dibin. Li gor koalisyona niştîmanî ya têşkin pişîkan nêzik 3.4 milyon pişîk li seranserê Amerîka di laneyên ajalan da hene û 1.4 milyon ji wan ji aliyê laneyê ve tên kuştin. Ev kafeya pişîkan li 2 bajarên Amerîkî hene. Yek li Los Angeles li wîlayeta Kaliforniya û yek jî li Washingtona paytext. Tanha van du kafeya nêzik 3,000 pişîk ji mirinê rizgar kirine û nêzik 1,300 pişîkên wan hatine kirîn. Ez dibêjim pişik pir ciwanin û xweş e yek bi wan re bilîze. Ez her wiha kê xweşim ku yek dikare pişikekê ji wir bikire. Ev bab û kurê xwe hatin vir ji bo demekê xweş diger pişîkan borînin. مخابن ام نشین پشیکێکێ ببین مال ji ber ku çendîn endamên malbat tama hesasiye hene. Ev kafiye cihekê baş e ku kurê xwe bînî pişîka bibînin çunku melmal nînin. Ew
کەسن و دخوازن پشیکێکی ji vê kafeyê bikirin, divê kaxezekê pir bikin û ji aliyê xwediyên kafeyê werin qebûlkirin berî ku pişîk were firotin. ئەم ساڵ باشووری ئەفریقا میوانداری جیهانی تیمەکانی ڕێگبی ساز کرد. سپرینگ باکس تاکە شوێنی ڕێگبی کورسیە چرخدارەکانە لە ئەفریقا و تەنها شوێنە بۆ ئۆلۆمپیاتی کەم ئەندامان هاوکات. سەرباری ستانداردە جیهانیەکانی ئەو یاریە، بەڵام کەم ئەندامان یاریەکە وەک خۆی بەبێ کەم و کورتی ساز دەکەن. خولە کۆتاییەکانی یاری ڕەگبی کورسی چرخداری ئەفریقای باشوور مانای وایە کە باشترین لە یاریزانەکانی وڵات لەناو ئەم یاریگایدان. ئەوکی ئەنکەر لە پریتۆریا خەوری بۆەوە دەبینی کە ببێت بە ئەندامێک لە تیمی سپرینگ بۆک. زۆربەی یاریزانەکانی ڕەگبی کوڕ ڕۆڵی تێدا دەبینێت، بەڵام ئەو لە کاتی یاریکردن لە قوتابخانە لە ساڵی 2011 ملیشکاوە. ئێستا و شانازی بەخۆیەوە دەکات کە ئەو بۆ دووەم جار یاری لە سەر کورسی چرخداردا دەکات لە تیمی ڕەگبینەتەوەی کورسی چرخداری ئەفریقای باشوور. هەر لە ڕۆژانی سەرەتاوە من تەنها حەزم لە یاریەکە بوو کە تەڕادەیەکی زۆر لە یاری ڕەگبی واتە گۆیەن نزیەکە. ئێمە دووجار ڕوبەڕۆی تیمی هاکا بووینەتەوە لە ساڵی 2013دا، هەروەها 3000 لە ساڵی 2015دا. ئەوە ئەزمونێکی مەزم بوو کە هێشتا هەرڕوبەڕووی هاکا دەبینەوە پاشان سرودی نیشتمانی دەڵێنەوە. لە ڕاستەونێت چانی یەکەمین ژینی ئەفریقی بوو کە بەشداری یاری ڕەگبی کورسی چرخداری کرد 12 ساڵ بەر لە ئێستا دوای وەرگرتنی پشوو پاشان گەڕاوەتەوە. هەروەها یاری لەگەڵ مەستانگز لە پارێزگای فری ستیت کردووە و هانینەوەکانی دیکە دەدات بۆ یاریکردن. لەگەڵ کەمی ئەو سەرچاوی ئێمە هەمانە ئێمە هەوڵ دەدەین و من باوەڕم وایە کە خوا ئێمە بەرەو ئەو شوێنە دەبات کە ئێمە دەمانەوێت پێی بگەین، چونکە ئیستا هەرچیەک ئێمە دەیکەین بە تایبەتی وەک تیمەکان تەنها بۆ خۆمان ناکەین. ڕۆڵبینین لە یاری ڕەگبی سەر کورسی چرخدار زۆر بەبەهایە. هەر کورسیەکی چرخداری تایبەت بە هاکەی زیاتر لە 8,000 دۆلاری ئەمریکیە. بەڵام پێشوو کورسی چرخدار بۆ یاریزانانی موستانگ تێچووی هەر یەک لەو کورسیانە یەک لەسەر 5 ئەوە بوو. ئەگەر ئێمە ئامرازی پێویستمان هەبێت بۆ ئەوە هەروەک باسم کرد بۆ نمونە لە ئەفریقای باشوور خۆڵقاندنی هوشیاری لە نێوان یاری و کاریگەری بەهای کورسیەکان، ئێمە بە هەمان شێوە دەتوانین ئەمە لە وڵاتانی دیگەش بکەین. و لە ڕۆژگاری ئەمڕۆدا تۆ دەزانیت وڵاتانی ئەفریقا پێشبڕکێ یەکتر دەکەن. ئەفریقای باشوور لە وەتای ساڵی 2015ەوە بەشداری یاری ڕەگبی کورسی چرخداری جیهانی نەکردووە لەبەر ئەوەی خەرجیەکەی زۆرە. بەرپرسان دەڵێن سەرەڕای ئەو خەرجیە ئەوان کار بۆ ئەوە دەکەن ئەو یاریە لە سەرانسەری ئەفریقادا گەشە پێ بدەن. لەگەڵەوەی کە ئێمە سەر بە یەکێتی یاری ڕەگبی ئەفریقای باشوور و یاریەکانی تری ڕەگبین لە ئەفریقای باشوور، ئێمە ئێستا لەسەر خۆ دەست بە خوڵقاندنی هوشیاری زیاتر دەکەین و کاتێک ئەو هوشیاریە بناغەیەکی باشی داڕشت پاشان ئێمە بەرەو دەرەوەی بەشەکانی تری ئەفریقا دەچین بۆ ئەوەی یاری ڕەگبی لە سەرجەم وڵاتانی ئەفریقا ڕۆڵی خۆی ببینێت. دوای ماندووبوونێکی زۆر موستانگەکان توانیان جامی سەرکەوتن بەدەستبێرن بۆ چوارەم جار لەم ساڵدا لە یاری ڕەگبی کورسی چرخدار لە ئەفریقای باشوور. وەکە لایەنی دارایی ڕێگەیان پێ بدات، یاریزانانی ڕەگبی سەر کورسی چرخدار هیواخوازن دووبارە بەشداری یاریەکی جیهانی بکەن لە ساڵی داهاتوودا. ناخۆشترین شت ئەوەیە کە بە تەنیشت دوکانێکی جلوبەرگدا دەڕۆیت و دەبینی موچەکەت لەسەر پێڵاوێک نووسراوە. ئەکتەری بەنێوبانکی ئەمریکایی ویل سمیث وا دەڵێت لە بری ئەوەی ئاژەڵەکان بکوژرێن و چەرم و فەرۆکانیان بکەین بە جانتا و پێڵاو و خۆمانی پێوە با بدەین بۆ ئەوەی ئیتر لەوە دڵنیا بینەوە هیچ بەرهەمێکی ئاژەڵی بۆ ڕازاندنەوە بەکار نەهێنین، پێویستە بگەڕێنەوە بۆ سروشت. لە لۆس ئەنجلس ڤێگان فاشن پۆشاک و پێڵاو و جانتاکان لەو پاشەڕۆیانە دروست دەکات کە ڕیسایکل کراونەتەوە. یەکێک لەو دیزاینەرانە لە کالیفۆرنیا ئەم داهێنانەی ساز کردووە. خانم سینتیا ئارکرز دادنێ بەوەی کوڕەکەی هاندەری و هەروەها پاڵنەری بووە کارداری خۆی دامەزرێنێت. کوڕەکەم پرسیاری زۆری دەکرد. یەکێک لە پرسیارەکانی دەیگوت ئایا بۆچی ئێمە سەرچاوەکان بە فیرۆ دەدەین؟ بۆچی هێندە ئاو بە فیرۆ دەدەین؟ جا بەهۆی ئەو پرسیارانەوە بیرم کردەوە کە ئایا چۆن پێچەوانەی ئەمانە بکەین. سنتیا بڕیاریدا لە خۆیەوە دەست پێ بکات و بەو جۆرە مارکەی ناسراو بە ئارکس بیر لەدایک بوو. پێڵاو لە مادەی بەکارهێنرا و بەرهەم دێنێت کە دۆستی ژینگێ و کە هەرگیز ڕەنگ نەکراون، چونکە تەنها لە مادەی بەکارهێنراوە و هەمان ڕەنگی خۆی بەرهەم هێنراونەتەوە.
کاتێک مادەیەک ڕنگ دەکەیت بۆ ئەم مەبەستە ئاو بەکاردێنیت هەروەها مادەی کیمیایی جا من هاوسەنگیم لە نێوان ئەمانەدا ئەپەیڕەو کرد بڕیارمدا پێڵاوی کالە لە لاستیک و لۆکە و هەروەها لە بوتڵی ئاوی بەکارهاتوو بەکاربێنین و ناوەکەشی زۆر نەرمە. پێڵاوی کۆنی شێوە و ڕنگ تێکچوو دەکەینە پێڵاوی جوان و قەشنگ. ئەمە لە لاستیک بەرهەمهێنراوە ئەمانە پارچە بنە پێڵاوی کۆنن کە دەوایە فرە بدرێنایە ئێمە بڕیارمەدا لە بەرهەمهێنانیاندا بەکاریان بهێنینەوە. پێڵاوەکانی مارکەی ئارکس لە هەفتەی فاشنی ناساو بە ڤیگن ئەوەی لە سەرەتای مانگی ڕابردووی لە لۆس ئەنجلس بەڕێوەچوو زۆر سەرنجڕاکێش بوون. لەگەڵ دیزاین سازانی دیکە خانم ئارکس دەیەوێت بیسەلمێنێت پێڵاوی دۆست بە ژینگە ناشرین نییە. من سەرپەرشتیاری پۆشاک و جوانکاری ناوداران بووم جلوبەرگم بۆ خەڵک دیزاین دەکرد مانگانە بە بەهای $10,000 بۆ $15,000 پێڵاوی گرانبەهام دەکری ویستم جۆرێک لە پۆشاک و پێڵاو بەرهەم بهێنم کە نەچەرم و نە هیچ پێکهاتەیەکی ئاژەڵی تێدا بێت هاوکات بە هەمان ئاستی سرنجڕاکێش بۆیە بڕیارمدا خۆم دەست بەم کارە بکەم. ڕبێکا مینگ وا بۆ 20 ساڵە دیزاینی پێڵاوی ڤیگن بووە بۆ ناودارانی هۆلیوود ئەو کەرستانی بەکاریان دێنێت شارەزایانی پۆشاک سەرسوڕ دەهێنێت. ئەم پێڵاوە لە ئیتالیا بەرهەم هێنراوە و پارەیەکی زۆری تێچووە. زۆربەی پێڵاوەکانی دروستراوی ڤیگن گرانبەهان بۆ نمونە جووتێک لەمە بە $200 بەڵام زیان بە ژینگە ناگەێنێت و بەرگە دەگرێت. جا ئەو کۆمپانیانەی ئەم جۆرە پێڵاوانە دروست دەکەن کێشەی هەبوونی کڕیاریانیان نییە. کۆمپانیا ئاسایەکانی بەرهەمهێنەری پێڵاو فرۆشتنی کاڵەکانیان لە دابەزیندایە بەڵام مارکەی ڤیگن لە بەرزبوونەوەدایە چونکە ئەوەی ئەمان بەرهەمی دێنن لە پێناو مۆدێل و باودانیە. لە ئێستادا پێڵاوی جۆری ڤیگن پێدەچێت مۆرکی تەنها ئەمریکایی بێت. ئەوروپایەکان هێشتا هەر حەزیان لە پێڵاوی چەرمی خۆیانە هەر بۆیە زۆربەی دیزاینەرانی ڤیگن تەنها ئەمریکاین و لێرش لە ئەمریکا دەفرۆشرێن. خەڵک ڕقیان لە مرۆڤی بەهێزە بەڵام جۆرایەڵن بۆی مرۆڤی لاوازیان خۆش دەبێت بەڵام سوکایەتی پێوە دەکەن. دستۆڤسکی وا دەڵێت تا زایەڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان هەر بەختەوەر بن.